ئاژانسی وزەی گیانی زانیاریەکی مەترسیداری خستۆتە ڕوو لەبارەی دۆخی ئابووری عێراقەوە و ئاشکرای کردووە بەهۆی دابەزینی نرخی نەوتەوە بەراورد بە ساڵی ڕابردوو عێراق ڕۆژانە 6 ملیۆن دۆلار زەرەر دەکات بۆ ئەوەی ژمارەکان بۆ بینەران ڕوونتر بێ ئەم 6 ملیۆن دۆلارە لە مانگێکدا دەکاتە موچەی 3 ملیۆن کەس کە هەر یەکێکیان بڕی 600 دۆلار وەربگرن واتە ئەگەر نرخی نەوت بگەڕێتەوە دۆخی ئاسایی خۆی ئەوە عێراق دەتوانێت مانگانە موچەی 3 ملیۆن فەرمانبەری نوێ بدات کە موچەی هەر یەکێکیان 600 دۆلار بێت نرخی نەوت بەپێی خستنە ڕوو داخوازی لە ئاستی جیهاندا ڕێک دەخرێت بەڵام لەگەڵ ئەوەشدا هەندێک هۆکاری سیاسی و جوگرافی و ئابووریشان کە کاریگەریان لەسەر نەوت هەیە ئابووریناسان چەند هۆکارێکیان دەستنیشان کردووە بۆ دابەزینی نرخی نەوت لە ماوەی چەند مانگی ڕابردوودا کە یەکێک لە هۆکارە سەرەکیەکان گەڕانەوەی پێشبینی کراوی ئێرانە بۆ بازاڕی نێودەوڵەتی لە دوای لابردنی ئابڵۆخە ئابووریەکان ئێران ڕۆژانە 2 ملیۆن و 700 هەزار بەرمیل بەرهەم دەهێنێت بەڵام تەنها دەتوانێت 1 ملیۆنی هەناردە بکات لە دوای لەبردنی گەمارۆکان ڕۆژانە دەتوانێت تەواوی بڕی بەرهەمی خۆی هەناردە بکات بەو شێوەیە بڕی بەرهەمی نەوتی جیهان بە ڕێژەی لە 150 زیاد دەکات و هەندێک لە چاودێران پێشبینی دەکەن نرخی نەوت دابەزێت بۆ 20 دۆلار بۆ هەر بەرمیلێک چەکدارانی داعش بە شێوەیەکی جیاواز کاریگەریان لەسەر نرخی نەوت هەیە لە هەندێک ناوچەی وەکو عێراق و لیبیا کاتێک داعش بەشێک لە بیرە نەوتەکانی تەقاندەوە هۆکارێک بوو بۆ ئەوەی نرخی نەوت لە بازاڕەکانی جیهاندا بەرز ببێتەوە بەڵام دوا بەدوای زیادبوونی بەرهەمی نەوتی ئەمریکا و چین و رووسیا ئەو کردە و هەڕەشانەی چەکدارانی داعش چیتر کاریگەریان لەسەر نرخەکان نەما یەکێک لە هۆکارەکانی تری دابەزینی نرخی نەوت لاوازی ڕێکخراوی وڵاتانی هەناردەکاری نەوت ئۆپیکە لە پێشوودا هەر کاتێک نرخی نەوت دابەزینی بەخۆیەوە دەبینی لەلایەن ئۆپیکەوە بڕی هەناردەی هەر یەکێک لە وڵاتانی ئەندامی بەرهەمهێنی نەوت سنووردار دەکراو بەو شێوەیە نرخی نەوت بەرزبوونەوەی بەخۆیەوە دەبینی بەڵام لە ئێستادا سوعودیا هەڵوێستەکانی زاڵ بوون بەسەر ئەو ڕێکخراوەدا و لە ئێستادا ئەگەر وڵاتانی ئەندام بڕیار بدەن بڕی بەرهەمهێنان کەم بکەنەوە ئەوە سوعودیا ڕەتی دەکاتەوە سیاسەتی ئابووری رووسیا و خەونی دروستکردنی یەکێتی سۆڤیەت لەلایەن ڤلادیمیر پۆتینەوە هۆکاری چوارەمی دابەزینی نرخی نەوتە نەوت و گاز ڕێژەی لە 170 هەناردەی رووسیا پێک دەهێنێت لەبەر ئەوە دابەزینی نرخی نەوت کاریگەری ڕاستەوخۆی لەسەر سیاسەتەکانی پۆتین هەبوو لە بەرامبەردا پۆتین بڕی کورتهێنانی بودجەی وڵاتەکەی بەهۆی دابەزینی نرخی نەوتەوە بە هەناردەکردنی بڕێکی زیاتر لە نەوت و گاز پڕ دەکاتەوە هەر کاتێکیش بڕی هەناردە و بەرهەم زیاد بوو لە بازاڕەکاندا بێگومان نرخی نەوت دابەزینی زیاتر بەخۆیەوە دەبینێت دوهەمین و گرنگترین هۆکارێک کەوا دەکات نرخی نەوت لە بازاڕەکانی جیهاندا دابەزین بەخۆیەوە ببینێت ئەوەیە کە لە ماوەی چەند ساڵی داهاتوودا داخوازی لەسەر نەوت کەم دەبێتەوە لە زۆرێک لە وڵاتانی پێشکەوتوو و بەرهێنان دەکرێت لە بواری وزەی خۆر و هاوشێوەکانی لە هەمان کاتدا هەندێک لە وڵاتانی تازە گەشە سەندوو وەک بەرازیل لە قەیرانی داراییدان بەمەش بازرگانی نێودەوڵەتی لاواز دەبێت و داخوازی لەسەر نەوت کەم دەبێتەوە ئابووریناسان لەو بڕوایەدان بەهۆی ئەو هۆکارانە و چەند هۆکارێکی ترەوە پێشبینی دەکرێت لە ماوەی چەند ساڵی داهاتوودا نرخی نەوت لەم ئاستەی خۆیدا بمێنێتەوە یاخود دابەزینی زیاتریش بەخۆیەوە ببینێت